ئێستاش سەر دۆندی گامارە و کۆتەڕەش ڕنوە بەفرەکان ماون و خەریکە کۆتایی بە بەهاریەت. ئێستاش گاسنی تراکتۆرەکان لە جەرگی زەوی ئەچەقێن و ئیدی ئەیکەن بە شای سەوزی. ئێستاش باڵندەکان بەسەر داربەڕوو مازوار و دارقەزوان و ئەمانەیە گۆرانی بۆ ژیانی کوردەواری ئەڵێن. ئێستا شوانەکان بە قەتپاڵەکانەوەن و خەریکە بلوێرەکەی دەرئەکا و شمشاڵی کوردەواری ئەژەنێ. ئێستا ژیان لە گوندەکانی کوردستان بەردەوامە، هەر بەردەوامیش ئەبێ. من لە مەملەکەتی پێنجوێنی هەمیشە سەوزم. لە ناحی گەرمک ئەچمە ئاوایی سەربرالە. لە ناو قەومەکانی ئەوێ لاپەڕەکانی مێژوو یەک هەڵەینەوە و سڵایەک لە قوربانیەکانی ئێرەکەین و بە کوردستانیانی ژەڵێن چاوتان ڕوون. ژیان بەردەوامە. فەرمون با بێ کۆم گەشتە بکەین. فەسلی بەهارایەن کوڕ و کاڵ پێی دەچنەوە مێژووی دروستبوونی زەوی و خاکی هەرێمی پێنجوێن گەڕێتەوە بۆ 4,000 ملیۆن ساڵ بەر لە ئێستا و بۆ چرخی جیۆلۆجی یەکەم واتە چرخی ئەرکی ئەگەڕێتەوە. لۆلۆیەکانی بە بنەچە کورد لەم وڵاتە حکمیان کردو و قەڵای کچێ و قەڵای فیشەکاوی و قەڵای مامەشا و قەڵای قزڵجە پاشماوەی شارستانیەتی لۆلۆیەکان و پاشان گۆتیەکان و دواتر مادەکان کە هەموو ئەم قەومانە زاگرۆستین و لە تۆڕەمەی کوردن. قۆراغەکانی مێژووی پێدا گوزەریوە و ئەردەڵان و بابانەکانیش قڵەمڕەوی حکمیان لێرە بووە. لە مێژووی نزیکدا پێنجوێن گوندێک بووە سەر بەناحی قزڵجەی مێژووی و دێرین و کۆن. ئەمیش واتە قزڵجە سەر بە قەزای گوڵعان بەر بوو و دواتر خراوەتە سەر قەزای هەڵەبجە هەتا ساڵی 1959 لەلایەن عەبدولکەریم قاسمەوە سەرۆکی ئەو کاتەی عێراق لە ساڵی 1959 کراوە بە قەزا. ڕووبەری قەزای پێنجوێن بە تەنها بێ لە ناحیەکان 203 کیلۆمەتر چوارگۆشەیە و ئاکەوێتە سەر هێڵی درێژی 46 پلە ڕۆژهەڵات و هێڵی پانی 35 پلە و 9 دقیقەی باکووری هێڵی کەمەرەی. ناحیە گەرمە کە لە ساڵی 1960 کراوە بە ناحیە و ڕووبەری ناحیەکە لەگەڵ گوندەکانی 642 کیلۆمەتر چوارگۆشەیە و 1258 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە یەکێکە لە ناحیەکانی پێنجوێن بە مەرسومی ژمارە 1990 لە ساڵی 1960 کراوە بە ناحیە و 91 گوند و موچە و قۆخ و گوندی نوێیە. یەکێک لە گوندەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گەرمک ئاوایی سەربرالەیە لە بناری شاخی قەڵای فیشەکاویە. مێژۆکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی لۆلۆی و مادەکان و دەیان دەخمەی ئاینی زەردەشتی تیا دۆزراوەتە و ئاتەشگای زەردەشتی تیا بووە. ڕەفیق عەبدوڵڵا و کاکەستیقی حاجی فەتاحی سەربرالە ئەم قسە و باسانەمان بۆ ئەسەلمێن و پێکەوە دانیشتین و سەرەتا لە کاک ڕەفیقە پرسم. کاک ڕەفیقجان با سەرەتا لە خاکی پێنجوێن و دەست پێ بکەین. خاکی پێنجوێن بەپێی ئەو زانیاریە جیۆلۆجیانەی کە لای ئێمە هەیە 4,000 ملیۆن ساڵە ئەم خاکە دروست بووە لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی تەقینەوە گەورەکە هی ئەستێرەکان. بەڵێ پێی ئەڵێن سەردەمی جیۆلۆژی یەکەم واتە ئەرچی، چاخی ئەرچی، کەواتە پێنجوێن مەملەکەتێکی کۆنە وایە؟ باشە. بۆ بە پێنجوێن ئەڵێن بانەکانی پێنجوێن لەبەرەوەی پێنجوێن خۆی کەوتۆتە سەر ناوچەیەکی بەرزایی و شاخاوی و لە سەریەوە تەختاییە، زەوی و ڕووبار و دۆڵ و شاخێکی زۆر پەیدا بووە بەهۆی ئەم تەختاییەوە کە دروست بووە نایان ناوە بانەکانی پێنجوێن چونکە بەرزە وەکو بان. سێ ناوچە هەیە لە ناوچەی پێنجوێنە بە تایبەتیش لە ناو ناحیەی گەرمک. یەکیان پێڵێن شلێر، یەکیان پێڵێن ناوخوان شلێر و ناوخوان، یەکیان پێڵێن کانیزان
باشە ناوخواان لەکوێ ناوخواان لە گۆخڵان بەرەژوور هەتا میشاوەکە ئەو کلکەی لە نەخشی عێراقی ئەمە لوتەکە لە گۆخڵان بەروتی سلێمانی باش ئێمە لە شلێران ئێستا لە ناوچی شلێرین شلێری وانە کەسەر بە ناحی دەست پێکا شلێر شلێر لە گەرمکەوە دەست پێەکە لە ناحی گەرمکەوە دەست پێەکە هەتا هەر تا میشیاو و هەتا چەمی کانیزان بەڵام لە ئەی کانیزان لەکوێ دەست پێکە کانیزان لە تاتانەوە دەست پێکە هەتا سیاگوێزانەوە تا سیاگوێز کانیزانە لە گۆخڵان بەرەژوور هەتاوەکو میشاو باشە ناوخواانە زۆر باشە دێنە سەر برالە ئاوایەکە ئێوە ناوی سەر برالەیە بوو بەڵ ئاوایەواڵێن بڵێ ئێمە دێک لە خوار ئێمە ناوی برالەیە برالە بچووکراوەی ناوی برایە ینی برای ئازیز برای خۆشەویست گوندەکە ئێمە سەر و برالە کەوتووە لەبەرەوە بڵێن برالەی سەر و یا سەر برال سەر برالە بڵێ وای پێڵێن شوێنێکی دێرینە و مێژوویە مێژوو لێرە هەیە لێرە دەخمە دۆزراوەتەوە ئەزای دەخمە چیە بڵێ گۆزە گەورەکان دەخمە ئەو شوێنەیە کە گۆزەیەکی گەورەیە کە ئێسک و پرووسی مردووە کۆنەکانیان ڕۆژەڵات ئەمە هیچێ و لە چ سەردەمێکا بووە ئەمە بە پێشبینیەکانی ئێمە وا پێشبینیەکانی زەردەمی سەردەشتیەکان و پێشتر لۆلۆیەکان و لۆلۆیەکان لە ناو پێنجوێندا دەسەڵات و حکومڕان بوون لۆلۆیەکان مادەکانیش لە مەملەکەتە بوون زەردەشتەکانیش لەم ناوچانە ئاتەشگایان هەبووە بۆ نمونە لێرە ئاتەشگایەکەیە بەڵێ لێرە ئاتەشگایەکەیە دوایی کراوە بە کوورەی مامۆستا بەڵێ و ئەو پیرەی و ئەو پیرە زەردەشتی بووە یا یارسانی بووە لێرە بووە پیاوتووە مامۆستا ئێستش مەزارگەکەی ماوە ئاتەشگا هەبووە و پیان تۆ کوورەی مامۆستا و ئەو شوێنە تا ئێستا ماوە خەڵک سەردانیەک چەند شەمان سەردانیەکەن ڕۆژی چوارشەمان لە ئاینە میترایە کۆنەکانە ڕۆژێکی پیرۆز زۆر ڕاستە لە باتی جمعی هەینی ئێستا هەینی موسڵمانە چوارشەمان لەوێ خواپەرستی تیا کراوە بەڵێ کانیاوەکەی پێڵن کانیبا بڵێ ئەمە چییە؟ کانیبا ئەمەتە لێرە لە پشتمانەوە کانیە کە ئاوێکی وەستاوی تایە بەڵام ئاوەکەی وەکو شیفا بۆ باداری و هەندێک نەخۆشی تر بەکار دێنری باش ئەمەش زۆر باش خەڵگە هاتن بۆ ئێرە بۆ بیبن بەڵێ خەڵک لە سلێمانیەوە لە پێنجوێنەوە لە شوێنەکانی ترەوە هاتون لێرە ئاویان بردو وەکو شیفا بەکاریان نێناوە باشە کاک ڕەفیق لێرە جوولەکە ژیاوە بخۆ دەزانی لە 600 پێش زاین نەبوخۆز نەسەر جوولەکەکانی ناوچەی ئیسرائیلۆمانی دابش کرد بەسەر بابل و ناوچەی میدەکانە مادەکان ئەوە مامەسەر ڕێوارە زانێت هەندێکیشان هێناوەتە پێنجوێن لێرە جوولەکە هەبووە ڕاستە بەڵێ پێش ئێمە لە گوندەکەیەوە بەڵێ لەم گوندەی ئێمە 63 هاتووینە ئەم گوندە ئاوادارمان کردوێتەوە بەڵام پێش ئێمە کابراایکی تیا بوو نای ئەوڕامەجوو بووە و بەتەنیا لەم دێژیاوە کاتێک کە ئیسرائیل دروست دەکرێت ئەگەڕێنەوە بۆ ئیسرائیل ئێرە بەجێ هێڵی ئەچێتەوە بۆ لە 48 ئیسرائیل دروستکرا ئەمانیش لە پەنجاکانەوە ئەچنەوە بۆ ئیسرائیل باشە ئەی قەڵای فیشەکاوی چییە؟ بڵێ قەڵای فیشەکاوی قەڵایەکەوێتە ڕووی ئەو دیوی ئێمە بەلای ڕۆژ ئاوای ئێمەیە لەو شاخە بە ڕووی گەرمکە قەڵایەکە بەڵێ سەردەمی ساسانیەکانە سەردەمی لۆلۆیەکانە ئەو قەڵایە کۆنە مێژۆکی بەتەواوی نازانین ئەی بۆ پێڵی فیشەکاوی لە زمانی ڕووسەکانە کە هاتوون 1970 لە ڕووسکە هەلاماری ئەم ناوەیان داوە ئێرانەکان لەم ناوە بوون و حاکمی ئەم ناوە بوون لەو قەڵایە بەرگری کراوە لە ڕووسەکان و شەڕ کراوە و فیشێکی زۆری تا بەجێماوە تا ئەم ساڵانش خەڵک فیشەجیان دۆزیەوە لەبەر ئەوە ناویان ناو قەڵای فیشەکە لەبەر ئەوەیە وانە باش ئەگەر ئەوەم بۆ بیتە دەست کاکسیق باش دەست کاکسیق با قسەیەکی خۆش لەگەڵ توی تۆزی بەرە پێشەوە من بیستو ماڵێن کاکسدیق لە شایی ژنهێنانی باوکە شایی کردووە ئەخر چۆن شتی وابێ وە نابێ چۆن بووە ژنی دووەم یانی باوکم لە ژنی دووەم شاید کردووە باشە تۆ گۆزە گەورەکانت بە چای خۆت دیوە دە 5 زۆری لێ لەوانە زۆری لێ یاڵە زۆری تایە زۆری ناوەکەی چی تیا بوو جگەل ئێسک و پرۆسک ئێسک و پرسکی تیاوە ئێمە خۆمان کە هەڵماکە نیەتیان
ئاوی گۆزەی شکۆتی پڕبوو لە ئاو پڕبوو لە ئاو هەرەوەڵە ئەی هیچ هینیتیانە بوو خەڵوز و مەڵوز نەوەڵایکی دیانەوەت ئاوەکەمان ڕشت دوای مامەجام کرد بۆ ڕشتانەوە خۆر ئەو کوپانە ئەو گۆزانە هەیە جێ پێنجتەنەکە گەرم چوارتەنەکە گەرم لە گەورەتی تیا بوو ئەوە دەخمەی سەردەشتەکانە بەڵێ باش کاکەم ئێرە سەرڕێی جافەتی بووە وایە جاف لە کەلار و کفری و لە گەرمیانەوە هاتوون لێرە ڕۆژ لێرە ڕۆشن بۆ کوێستان بەڵێ پایزی لێەوە گەڕان و ڕۆشن بۆ هیچ دۆستایتان لەگەڵا پایان نەکرد و گوێتان لە هۆرە بێ و ناوەڵا پێمان ناخۆش کە لێرەوە هاتن ئەی زەریان لێن کاکە آخر پێش ئێوە شەر لێرە ڕۆشن باش ئێرە موشی چیە علیبەجی میراوە باش کاکسەی فڵا بەڵێ ئاغا بوو ئاغای شتون دوتیژی ئاغایکی باش خراپ نەبوو لەگەڵ ما خراپ نەبوو یعنی باش بووە باش الحەمدولله یەکەم جار ئەم دێیە پیاوێک بە ناوی فەقێوێنس مامڕەحیم فەقێوێنسی مامڕەحیم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە باری کرد ماڵ و شتی هێنا و خۆیەکە بە مەملەکەتێ ئەمە ڕاستە کێ فەقێوێنس خزمی ئامۆزای خۆمانە بەڵێ لە لای بانەوە لە کارڕۆستەمە هاتوو بێرە لە ئاوایەک پێڵەن کارڕۆست لە کوردستانە حیاتەکەی ئەو لێەوە کە خۆباری میلامانە کەروێسر هاتوو بۆ بانوێن ماڵەکانی بێرە باشە دووەم بنە ماڵەکی هاتوون بۆێرە باوەگۆرەی من حاجە ڕەحمان ڕەحمانی سۆفی عەزیز هاتووە سۆفیش بووە سۆفی بوو ئەوەی کاڵێ سۆفی گۆشەی خانەقا بوو سۆفی بوو لە حماوە بوو قەیم دوهاتیان دێزە لە دێزاتی بۆێرە لە دێزەوە هاتن بۆێرە دێزەی پشتی تاتان ناڵی آخر ئێمەش هاوڕێکمانێ ناوی مامە دێزەی خەڵکی پێنجێنە نانا پشتی تاتانەوە ئاها باشە لێو هاتوون بۆ ئێرە باشە پاشان ڕەشی مامەمینە هاتووە ڕاستاوە ئەو لەکوێ هاتووە لە جیاڕەنگەوە لە ڕۆژەڵاتەوە هاتووە لە جیاڕەنگ هەمەی مامەسەعا ئاخیر کەس هاتووە مەڵەوی لە میراوە هاتووە لە میراوی ئەم دیو وانیام باشە زەویەکانتان چۆن دابەش کرد زەویەکان کراوە بە 4 تەقسیم بەش کراوە ناوخۆمانە بڵێ ئێمە لەگەڵ ماڵی مامە حەمایە بەشێکمان بەرکەوتووە ماڵی حاجی فەقێ بەشێک و ماڵی ئاماجارێک بەشێک و حاجەڕەشی بەشێک لە مابێنی خۆتانە دابەشدان کردووە هەموو ساڵێکە خەلە سوورەکرا ئەبووە زەکاتی ئاغا خەلە چەند بە چەند بوو لە تەنەکە دوو تەنەکەمانە بە ئاغا بە ئاغا ئەی توتن نیوەی بوو یعنی نیوەی ئەدرا بەوان بەڵێ نیوە بەوان وێ بە خۆمان باشە ئەو ڕانی هەبوو ڕانە مەڕ و بڵێن بزن و ئەمانەی هەبوو چ کاتێک ئەیا بە ئێوە هەر ماڵێک ئەبێ پاییز کەتر ئالفیویست بیلامانێ بڵهانیا هەر ماڵە دووسە بزنیایە بۆ بەخەکە تا بەهارێ هەتا بەهار بار بۆ بردایەوە بردایە بۆ باشە ئێوە چەند هینتان هەبوو چەند ڕانە یان با بڵین مێگەلتان هەبوو ڕانە مەڕدان هەبوو زۆرمان 4 ڕانمان بوو بێ بەرخی شوارڕانە بەرغە لەڵێن ڕان و بە مەڕی ژەڵێن ڕان بڵێ ئێمە بەرخمان لەبەرەوە دایکەکەی لەگەڵانە یا زووتر گەورا بوو بەیانەشان زووە گرتومەکە کاکسدیق ئێوە خەڵکی ئاوایی بە کەروبار چون بۆ بانە هەچون بۆ بانە بڵێ بۆ پێنجتان لەگەڵەوەی هەبوو لێرە بارەدارم بدۆ بۆ پێنجێن بە چەند فرۆشتوتە نەفرۆشەوە ماڵی خزمەکان ئەی لێرە کە ئەچون بۆ بانە چیتان هێنا لێوە چی پێویست بووە خەلە و ئێوە خوێ بووە ئێمە نەوتمان لێەوە لە بانەوە هانی خوێش خوێ ڕێزەی هینتان نەکردی مەڕوو ئەمانە ئەو خوێ ڕێزەیە بۆ ئەو کاتە کاک دڵشاتەنەکە بوو تەنەکەی جاردەمیان پێبوو نەوتی تیا بوو ئەبێ چوویتە لە بانە 4 5 تەنەکە کردیا بین لە سرێک و بانیا وێرە خسە سەر بەرد خوێکە بەڵێ باشە بوو ئەیەن بە مەڕوو بزن ئەمانە ئەگەنیان بە مانگا مانگاش بشمانەیە بە مانگاشی بۆ سەبەکە چییە ئەبێ خوێی خواردە وڵای نام سەبەکەی بۆ چییە پێ خوێ نابێ کاکسی ئاوایەکانی دەوروبەری سەربرا لە چۆچۆن وڵای مامە لێرە برالێ و ئەوە سوورا و ئەوە میراوایە و سوراوی ماڵە خەزورانی عەبوو بەکری بەڵێ لە هاوان لە خوارمانەوێ ئاوا بەندووە کواوایە و کواوای عەبەجیە عەبە لێپرساوی منە لێرە نەرزەنەیە و نەرزەنە نێرزەی ماڵی کاک جوتیانەوان ئەمە ئەی گلاراوا و ئەوان دراوسێمان تۆ دوورن ڕاستەکەی صبح پێناکەنێ تابێنەوەیەک شەو گوندی سەربرالە
1370 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لە بناری قەڵای فیشەکاویەیە بەرامبەر بە شاخەکانی گامارۆ و ئاوپەڕ و دووبرا و کۆتەڕەش و هەنگەژاڵ و کێوینهێنی و مارۆی پشتی گۆخڵان. ناوچەکە ژینگەیەکی خاوێن و پاکژی هەیە بەهۆی دارستانی چڕ پڕ لە درەختی مازوار و وێوڵ و بەروار و دارەبەن و بەڵاڵوک و چێویلە و گۆیژ و گەلێ درەختی دی پڕ لە باڵندا کە و سوێسکە و مەلی نەغمە خۆش بۆیە لێرە تەندروستی دانیشتوانەکانی دۆخێکی جێگیر و باشدان. گوندی سەربرالە کانیاوەکانی عەزە کوژریا و کانی جۆ و چاوگ و کانی شیرین و مامتاڵ دۆخێکی باشی ئاویژگەی بۆ ڕەخساندون کە پێشتر تووتن و دێراوی تەماتە و زەرعاتی لەبەرکراوە. ئەوجام ئەستێڵیان دروست کردو بۆ گلدانەوەی ئاو بۆ کشت و کاڵی هاوینان. لە پاییزی ساڵی 1970 حکوومەتی تاوانبار و داگیرکەری بەعسی عەرەبی فاشیزم ئەم وڵاتە شیرینەی ڕاگواز بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان. کەسایەتی جوتیار و وەرزێڕی لە ناو برد ورد و خاشی کرد. لەگەڵیشیدا هەموو شتە جوانەکانی ناوگوندی لە ناو برد بۆ ماوەی 13 ساڵ. ئەم دیاردە خەتەرناک و تاوانەی بەعز بەردەوام بوو. ڕاپەڕین سەر لەبەری ئەم سیاسە فاشیستیانەی سڕیەوە و بەر لە ڕاگواستن ژمارەیەکی زۆر مێگەل و ڕانەمەڕ و گایەلی تیا بووە. بە تاڵانی پیاوانی حکومەتی عێراق بردویان بۆ خۆیان. عومەری ئەنجومەن و کە عەبدوڵای پسپۆڕی بواری کێشاوەرزی میوان من ڕێگەم بدەن بە ناوی ئێوە بە خێراتنیان بکەم و سەرەتا لە ئەنجومەنی سەربرالە بپرسم. کاوەمەرجان ئاوای سەربرالەی ناحەی گەرمەک لە پێنجوێن کردی کشتتوکاڵی ژمارە چەنە؟ شەشە. زۆر باشە. بەسەر چەند بنەماڵەیە دابەش کراوە؟ وەکو من بزانم بەسەر چوارە. بەڵام ئیتر بنەماڵەکانی سە گەورە زۆرێکی بەشە زەوی خۆی هەیە وانە؟ باشە. چەند کانیاو هەیە لەم مەملەکەتەی ئێوە؟ کانیاومە ئەزە کوژراومانە چاوگەکەمانەیە بۆ کوژراوە نازانی. کانی جۆتان هەیە؟ کانی جۆمانە کانی شیرین بەڵێ کانی شیرینتان هەیە مامتاڵیش تا چەند سوودی لێبینن بۆ کشتتوکاڵ بۆ زەرعات شتیوە؟ وەڵات ئەم چاوگەی ناوانتر زۆر سوودی لێ نابێت. زۆر سوودی لێ نابێت بۆ حیوان شت دەبێت. باشە. لێرە کاتی خۆی کۆن ئەستێڵێکی گەورە بڵێن بە عەربی پێڵن حەوز بە کوردی پێڵن ئەستێڵێکی گەورە دروست کراوە بۆی ئاویتیا کۆبکەنەوە و دوایی بۆ کشتتوکاڵ بەکاری. بەڵێ ئەمە تا ئەسێرەکەت ئالێدایە بڵێ چۆن ئەم ئاوە دابش کراوە بەسەر زەویەکانە و بۆ بنەماڵەکان ڕۆیشتووە؟ وڵایتر بە شەو ڕۆژ بوو ماڵێک شەو ڕۆژێک ئاویە گەر ماڵێک شەو ڕۆژێک خۆی ئاوەکەی گرت و بۆ خۆشی سەرفیەکردوانە. باشە. زراعەت ئێستا چیەکەن؟ وڵات تەماتە بە زۆر بەس تەماتاکەن. باشە. پێشتر گەنم و جۆ کراوە؟ کرا زوو بەڵێ زوو کراوە زۆریش کراوە. ئێستا چەند مەڕووماڵات هەیە لە ئاوایەکی سەربەرالە؟ عادێ 250 سەدەکە بێ لەخوا بەزای ئەی گال سەرێکمانێ دا ئەوم بۆ بەرەدەست پسپۆڕی خەبیری زراعەت لە پێنجوێن بیخلای دەم تۆ کاگەبڵا چی دەربارەی کشتتوکاڵی ئێرازانی؟ بڵێ ئەم گوندە کەرتی شەشە سەرمەناحەی گەرم و قەسای پێنجوێنە ژمارە و فلاحانی کە تەوزیع ئەندابەشیان هەیە 9 کەسن. هەر یەکی وحدی تەوزیعەکەی 6 دۆنم بە 1 دۆنمە 1 دۆنمێ بەرا و 6 دۆنم دێمە. بەڵێ ئەمە ئاوایە بەڵێوەیە. ئەی دابشکردنی ئاویان چۆنە و دابشکردنی ئاویان ئەمان هەر مەسەرەکانیان هینە با بڵێن پێشتر ئەم کانیانە بووە ئەم بە تایبەتی ئەم چاوگە کە مەشهورە بە چاوی سەربەلارە لێرە ئەسێلیان بۆ کرد کۆیانە کردەوە لە کاتی هاوینەکە ئاودابەزی و کە بەبوو. ئەی کۆی زەوی کۆی زەوی بڵێن زەوی کشتتوکاڵیان چەنە؟ وڵا کەمە بەحپی پێی ئەوەی کە بنۆت بە حوتی ئەی پاوان و پاوانێکی زۆریان هەیە دارستانێکی چاکیان هەیە بۆ حیواناری چاکە بۆ حیوانی بەڵێ زۆرتر جیانان زوو لەسەر حیوانداری بووە. باشە. بڵێ ئەگەر باسی پێنجوێن بکەین بڵێ تا چەند ئەتوانێ بەشداری بکات لە ئاسایش خۆراکی کوردستان؟ زۆر ئەتوانێت. پێنجوێن دەشتێکی زۆر بەرفراوانی هەیە کە لە پێنجۆن و دەست پێکە تا چێتە منتیقەی دەڵاڕۆ تایەتۆ ملێلی غاوگیرە کە بەڕووی گەرمکە ئەمە دەشتێکی زۆر بەرفراوانە زیاتر لە 30,000 دۆنم بەراوە بێ. ئێستا ئەگە ئەویشی بەراو نەبوو بێ بە حکمی حەفر و بە حکمی بیری با بڵێن
سەتحی و ئەمانە هەمووی کراوە بە بەراو ئێستا شوێنێکی گونجاویشە بۆ زۆر گونجاوە زۆر زەراعەتی پێشکەوتووە بە تایبەتی شووتی تەماتە بۆ بڵێن مەڕووماڵەت شتیوە بۆ مەڕووماڵەتیش گونجاوە بەڵێ بەڵام ئێستا کەمتر خەڵک مەڕووماڵەکە بەڵام جاران لە گەرمیان لە کفری و کەلارۆمانەوە خێڵە جافەکان هاتن لێرە پاوەیان بەکرێگرت نەبوو بە ئیجارەیان بەڵێ خوا بوو زیاتر لە 1000 ماڵ جااف لە گەرمیان و کفری و ئاهاتن لە قۆناغ سەرکەوتن هەتا ئەچوونە سەردەشی سەق زۆمانە چەند جۆر درەختی تایە لەم شاخانە بە دایبەتی خۆڕسکە درەختەکان وەکو داربەڕ و دارمازوو وێوڵ ئەو سیانەیان بەڕون وەسێکیان یەک جنسن یەک جنسن ئەم جارە داری تریچی تایە گۆژە کەوتە شیلانە ئەنواع داری تایە بەڕاستی بەڵام هەیانە زۆرترە هەیانە کەمترە باشە ئێستا ئەتوانین بڵێن پێنجوێن بەشدارێکی زۆر چاکەکە لە دابینکردنی خۆراک ئاسایشی خۆراک وانە بە تاکید بە تایبەتی لەم ساڵانی ئەخریا کە زەرەحەت پێشکەوتووە بە شێوەی بڵین تەکنۆلۆژیای تازە بەڵێ تەکنۆلۆژیای تازە بە شێوەی بەسەر ئاوداشتنی تەقتیر و ڕەش و ئەمانە بڕوا کە بڵان لەوانەیە لە هاوینە زەرعەتی کۆمەڵی کێشە ڕوبەڕووی جوتیارەکانە بێتەوە وەکو نەبوونی پەینی کیمیایی وەکو نەبوونی هەندێک ئامێر ئەمانەژە بێت دەوڵەت بۆی دابین کەمەوە هەمووی کەوتۆتە سەرشانی فەلاح خۆی و فەلاح لەبەر ئەوە مەسەلە تەماشاکەی سوودێکی زۆر ناکات لەبەرەوەی دەعم ناکرێت هاوکاری ناکرێت بۆ نمە شووتی پێنجوێن بەناوبانگە هەندێک کەس هەیە ئەچەن پروپاگەندەی ژەهراویە کەندش بە شووتی پێنجوێن تەماتی پێنجوێن کە لە هەموو کوردستان و عێراقیشە باوەڕ ناکەم لەو جنسە جوانتر و بەتاکید کاک دڵشاد شووتی پێنجوێن وازان لە عێراق نمونەی نییە بەس ئەو ژینانەیش کە هەندێک کەس مەناحەس بەدەست کردیان ئەوانە نەخۆشن ئەو شتانەی کە بەکار هێنرێ ئەو ماوادان کەم ماوادی با بڵێن کەینی بۆ کوتی کیمیاوی ئەمانە هەر هەمووی ڕێگە پێدراوە عالەمیان کە لێرە بەکاریان فەلا شتی نایجایز بەکارێن ئەسڵ وەساسی نییە مەگەر لە یەک شتا فەلاغەڵەت بکات لە نیسبەتاک حیاتێ مەسەرەگەر شتێک فەردەیە کوتی بۆ تێکا و کوت فەردەونی ئێمە لە سلێمانی و لە کەرکووکیش و لە گەرمیانی شەر شووتی پێنجوێنمانەوێ و تەماتی پێنجوێنمانەوێ و کولەکەی پێنجوێنمانەوێ و هزار سڵاو لە پێنجوێن هزار سڵاو لە هەرێمی پێنجوێنی سەوز و ڕازاوە عاشیرەتگەری و تیرەگەری نییە یەکێتی هەیە خزمایەتی و بنەماڵە و خێزان هەیە ئەم وڵاتە لە کۆمەڵێک کولتوری کوردەواری جوان و ناوازەی کۆکراوەی جیاوازی و ئەملاو ئەولای نیشتیمانی کوردەواری چنراوە هەروابێتەوە سنوورە دەستکردەکان لای ئەمان هیچ ئەرزشێکی نییە و ڕۆژهەڵات و باشوور لە ئاخردا هەر کوردستان و مەملەکەتی کوردن و هیچی تر بۆیە تێکڵاوبوون سیمایەکی ڕۆشنی دانیشتوانی ناوچەکەیە و یەکێتی خوێن و یەکێتی زمان و یەکێتی نەتەوە و یەکێتی کولتور پێشەنگی ئەم هەرێمە سەوزێ و هەرواش بۆ و هەرواش ئەبێ و ئەش بێتە یەکێتی کوردستانیش ئەوە تا گوندی سەربرالە لە سەرەتای سەدەی بیستەوە جوولەکەی کورد یان باشتر بڵێم کوردی جوولەکە و کوردی موسڵمان بەیەکەوە ژیاون لە بواری ئابووریدا بەیەکەوە کاریان کردووە دواتر و پێشتریش لەم گوندە هەر بنەماڵە و لە وڵاتێکی جوانی کوردەواریەوە لە ڕۆژهەڵات یان شوێنەکانی دیکەی باشوور هاتوون و بەیەکەوە ژیاون پیاوخاس و خاوەن ماڵ و ناندەر حاجی فەتاحی سەربرالە ناوبانگی لە شلێر و ناوخوان و کانیزان و هەرێمی بانە بە پیاوەتی و جوامێری دەنگی داوەتەوە پێنجوێن هەموو پیاوخاس و هەموو جوامێری چاکچاکی تیا هەڵکەوتووە یان فەقێوێنس و حەمەی مامەسەعە و ڕەشەی حەمەومین ئەمانیش هەر جوامێر بوون ئەمە ژوای لێکردوون خاکیان خۆش بوێ بە نهێنی و ئاشکرا دژی داگیرکەرانی کوردستان بوون ڕەوانشاد کاک بەکری حاجی سەفەر سونبلی شۆڕش لە هەرێمی پێنجوێن لەگەڵ هەڵگیرسانەوەی شۆڕش لەوێ مژدەی شۆڕشیان ئەداتێ و ئەچێتە خزمەتیان ئەو دەمام دوو تفەنگ پێشکەش بە شۆڕش ئەکەن ئەویشتێ حاجی فەتاحی سەربرالە پێشکەشی ئەکە خاوەنی هەر شەیدن لە دۆڵەڕوود شەید ئەبەخشن و لە ناڵپارێز شەید ئەبەخشن و لە شاخەکانی مامەشا و حەسەن بەگ و تالێر و دووبرا شەید ئەبەخشن با قسە و باسەکانمان بەرینە خزمەت مام عەبدوڵای فەقێوێنس و لەگەڵ کاکە سالاری حاجی فەتاحی سەربرالەی پیاوچاک سەرەتا ڕووی باسمان لە مامە عەبەیە و
من پێی ئەڵێم و ئێوەش گوێڕادێنن. کابڵە ئێوە بنەماڵەیەکن لە عشرەتی گەورەی گۆران بەڵێ واتە چی نیشتەجێ نیشتەجێ وایە بەڵێ ئێمە لە کارۆسەمەوە هاتووین کارۆسەوی بانەی منتیقەی بانە ڕۆژهڵاتە شیرین و جوانەکەی کوردستانی ئەو دی وایە ڕاستە چۆن توانیتانە لێرە نیشتەجێ بن چۆن وەکو چی وەکو چۆن توانیمانە چۆن هاتن بۆ ئێرە ئێمە لەوەیە کە هاتوین ئەیم نەبێ بەکر و وڵاخ و یسر و ئەم شتانە هاتووین ئەو سارە نەبووە ماڵەکەتان باری ئەی چی دوو ێسر بووە هاتوون بە دوامانە ئێمە هاتوین بەکر و باوێسی دەرە نیشتەجێ بووین لەسەر برا چی بە مەرجی ئەوەی حکو ئەم ئاغامانە هەبوو ئاغا عەلیبەک بەڵێ لە دوو گەنمی لێ سەندین لە دەتەنەکە دوو تەنەکە ئەی توتن بەخوا نیوەی لێ سەندی نیوەی بوو ئەو نیوەی بۆ ئێوە بەڵام لەگەڵ ئەوەی شەح خراپ نەبوو لەگەڵمانە ئێوە گومانیتیانی نەبەخوا خراپ نەبوو پیاڵە بێ ڕاست بوو باشە ئەو داهاتی کە بۆ نمونە دەستانەکە و لە ساڵێکە بەشی ئەو ساڵی زستانی کرد تانگەێنێتەوە بەهار بەزیاوە ئارەوەڵا وانە ئەرەوەڵا باشە احتیاج نەبووین بە هیچ شتێک بە هیچ شتێک نەبەخوا زۆر باشە لە ساڵی 76 شۆڕشی نوێ بەڕابەتیەکی تریشتوانی کوردستان دەست پێکاتەوە وانە هەرێکێتی بۆ کاتە هەرێکێتی کەس نەبوو ئێستا ژێکێتی نوێ بۆتەوە گەنج و جوان و بیر و باوەڕی نوێ و پێشمەرگەی نوێ و کوردستانی نوێ هەمان نوێ تەواو باشە چی هاتە ئێرە مژدەی شۆڕشی پێدان یەکەم کەس کاتێرە بەکری حاجی سەفەر بوو خالی خۆش بوو بەکری حاجی سەفەر شۆڕژێڕی کورد بەکری حاجی سەفەر بەڵێ بەڵام مژدەی شۆڕشی دانێ بەڵێ یانیە بەڵام ئێمە تۆزێ ئەترسان ئازانی بوو ناترسین لەوە ترسین شۆڕشێک بۆ عەزیمیە لە 24 ساعتە توایەوە کەس نەیزانی چۆن شۆڕشی ئەیلولی تۆزێ سڵەمەمان لەوە کرد بەڵام لەگەڵەوەی هەر زۆر خۆشحاڵ زەحمەت بوو هەر زۆر خۆشحاڵ بوو شۆڕشە ئاوە بوو ئەم شۆڕشە بە 4 پێشمەرگە کە بیرمان لێ کردەوە بەڵام لەگەڵەوەشە خۆشحاڵ بوون کە ئەمان بینین خۆشیش بوو ئەرێ بەخوا جەمالی هەمی خوا کەرەم و دوای ئەوە ئەمجا جەمال هات دوایی بەکر خولەی سەیزا هات حاجی باسی خولەی سەیزایەت کرد خەڵکی کوێ بوو خەڵکی هۆمەرسێنان بوو ئالێرە هۆمەرسێنانی لای خۆنیانە باڵێ ئەلم کەژەیەوە بزانام شەیدیان کرد کێ شەیدی کرد ملازم ستار شەیدی کرد لەگەڵ حکومەتا بوو استیخبارات وشتی وا بوو بەس ئەو شەید بوو لەوێ باڵێ بەس ئەو کوشتە هیناوەکانی سەری بووە گەن بوو چوومە سەری گڵیان ناوە بەسەرە بە خاڵ ناشتویان خەڵک ناشبووین خۆ ئەوان نا بەڵام بۆنی لێ هەکە چوو سەری بەڵام دوایی جەنازە باڵێ عەبەی کواوە ئەڵێ سەش قەبرەکەی لەوێ و مەیتەکەی لەوێ نا بردیان بردیان باشە باشە کە بەکری حاج سەفەر هات ئەو پیاوە منەوەر و جوانە و ئەجا پێشمەرگە دەرکەوتۆمانە کەس بوو بە پشتیوانی ئەم شۆڕشە خەڵک بەقام ئیترکە من پیاوە جوانەکانی ئێرە پیاوە نازدارەکانی ئێرە حاجی فەتاحی ئەو حاجە ڕەحمان بەڵێ سۆفیا و ڕەحمان بەڵێ دوو تفەنگی خۆی بە شۆڕش بەخسی بەڵێ ئەوەش بەڵێ دایم ئەوە ئامۆزامە ئەمە ئەو باوکی کاکسالارە بەڵێ ئەمە ماڵی ئەو ڕەحمە لە قەبرەکەی هەر پێشمەرگەی واتایە ئەم مندیقەوە لەم ماڵایە نانشایی خۆرد دوو تفەنگیشیا بە شۆڕ بەڵێ زۆر باشە لە ساڵی 1970 یەکەم پێشمەرگەی کوندی سەربرالی کێ بوو دوو کەس بوونوانە بەڵێ شەید عەلی و شەید عوسمان برابوون بەڵێ هەرچیان شەید کرا وانە باشە لە ساڵی 85 هەندێک خەڵکی سەربرالی لە دۆڵە ڕوود بوون پێم وابێت لە مەفرەزەکەی کاک جەمال بوون بەڵێ کۆپتەر هات لەوێ کاکسدیقی جوابزانام چایخانەی هەبوو لەوێ بەڵێ بۆردمانی ئەو ناوەی کرد ئێستا من لەگەڵ هینا قسەمەکە کاک ڕەفیق قاچێکی درێژ کرده بوو بە سزمانەوە چەند شەیدمانە بوو سیان لەوێ هەر قەومی ئێرە بوون چۆن کۆرە بچیان برای ئەمە برا دوێنیان برایان و چەند ئامۆزایەتی چۆن کۆپتەر هات و ئەوانەی شەید کرد بەڵێ ئەمەرە خۆ خەبری نار بوو ئەمە خۆخی خۆمان ئەوەی چۆن ئەویش بری نار بوو ئەوەی لەم بینە ئەمری ئەویش بری نار خەڵکی بناوستە بەڵێ هەزار سڵاو لە ئەمەرە خۆخەی شەید نار بوو ئەمانە ئەمە بەم شێوەیە بوو وانە باش ئەگەرەوە ببیت دەست کاک سالار بیخە لای دەم تۆ کاک
لە ساڵی 1970 حکوومەتی داگیرکەری باسی فاشیزم بە بیانی پشتێنەی ئەمنیەوە هەزاران گوندی لە ناوچەکانی سەرسنوور ڕاگواست گوندی سەربرالەواتە ئێوەیان بۆ کۆ ڕاگواست ئێمە چونە ناڵپارێز لە ناڵپارێزمانەوە بەڵێ لە مانگی نۆواتە تقریبا سەرەتای پاییزی 1970 ئێوارە بوو هاوەنبارانی ناڵپارێز کرا بەڵێ هاوانباران کرا لەلایەن گروپێکە بوو بەڵێ بەحساب هەڵیانەیە بۆ شوێنی تر بەڵام کوتیە نایە بە ماڵی مامەمە مامەد ناوی چی بوو جەلالی سۆفی بەڵێ جەلا مامەم و ئامۆژنێکم و ئامۆزایەکم و ئەبێ ناوم پێ بڵێ برێ ئازیزم چوار کەسان شەید بووە مامەد جەلال شەید بووە خێزانی ناوی عەزیمەی ناو بوو کچەکان ناوی فەیما میوانی شتانە بوو ئاوارە بوو بە سەزمانە هاتبوو ئەو ناوی چی بوو فاتی ناو ئەوە سلیق وتی فاتمی ناو بوو کەواتە چوار شەیدتان ئەی چەند برینان مامەیەکم هەبوو ئێساش دەسی ئاوا ئێساش دەسی هەرسو تا ئەسا پەنجەکانی ئەومانە ئەو چکاوە بێکە ئێساش وا لە پێنج ماوە باوکی مامۆسارفێکە ئەی هەوار قەت ئەو ڕۆژت بیرەچێتەوە نەوە خۆم چوون بە چاوی خۆم ئەو کاتە مناڵ بووم کە ڕۆشتم باوەڕ کە سوتا بوو ئاوارە کوڕەڵی کردووە ڕێک سوتا بوون هەمویان بەدا ئەی لەکوێ خاکتان سپارد وەڵا هەر ناپارێزی هەزار سڵاو لە گۆڕەکانیان هەزار سڵاو لە شەیدەکانتان سڵاوی خوا لە ئێوەش و لە هەموو کوردستانی خۆشەویستی ئێمە و ناو چاوانمان لە پاییزی ساڵی 1970 حکوومەتی عێراقی بەعسی عەرەبی فاشیزم زیاتر لە 5,000 گوندی سەر سنوورە دەستکردەکانی داگیرکەرانی کوردستان کە لە لای کورد ئەرزشێکی نییە ئەو سنوورانە ڕاپێچی ئۆردوگا زۆرە ملێکانەکەن بەعس و سەرۆکەکەی لە هیتلەرەوە ئەم بە کۆمەڵ زیندانیکردە بێکار و کاسبیکردە لە ناوبردنی کەسایەتی جوتیار ئەوان ئاوا فێر ئەبن بۆیە ئۆردوگای زۆرەملەی ناڵپارێز ژمارەیە گوندی ناوخواان و شلێر و کانیزان لەوێ دیل ئەکەن ماڵی حاجی فەتاح و ڕەحمانی ئەوڵقاری ئاوایی گلاراوە بەیەکەوە بن و لەوێ ژن بە ژن ئەکەن 3-4 ساڵێ دوای ئەوە تۆپبارانی ئۆردوگا ئەکەن و تۆپبارانەکەش ناسراوە چێ کردوێتی و چ لایەنێکیش کردوێتی تۆپێ ئەکەوێتە ناوماڵی جەلالی سۆفی ئەو ڕەحمانی سۆفی قایر بەخۆی شەید ئەبێ لەل عەزیمەی حەمۆمینی قایری هاوسەری و فەیمەی کچی حاجی جەلال واتە کچی خۆی و کەنیشکێکی ئاوارە بە ناوی فاتمە سەعید شەهید ئەبن سەد مەخابن ئیدی لەوێش ئەم گوندنشینان جارێکی تر ئاوارە ئەکەنەوە بۆ سلێمانی بەهۆی جەنگی عەرەبی عێراق و ئێرانەوە بۆ جاری سێم ئەیانگرنەوە ئەیان بن بۆ ئۆردوگای زۆرە ملەی نەسر و باریکە 13 ساڵ ئەم حاڵ و بژێوەیان بە دەردەسەری و بە نەبوونی و بە هەژاری و بە تەندروستێکی خراپەوە بەسەر ئەبەن بەڵام ڕاپڕین ئەوانەی هەموو سڕیەوە بابچینە خزمەت دادەهێمن لەگەڵ مامۆسا کامیلی مامۆسای زانکۆ و خەڵکی گوندەکە سەرەتا لە دادەهێمن بپرسین و پێی بڵێن دادەهێمن تۆ خۆت خەڵکی کوێی خۆم خەڵکی گلاراوە گلاراوەی ئەو بەر ئەوەی لای باراوە لە کاتێکە گوندەکانی ئەم ناوچەی گەرمک و چەمیش لێرۆمان دەرەکەن بۆ ناڵپارێز لە ساڵی هەشتاوێ کە تۆ لەوێ بژن بەژنت پێکرێ تۆ بۆ کێ و خوشکی ئەو بۆ کێ وڵام من بۆ حاجی فەتاح ئەویش بۆ کاڕەحیم برا هەوێت نەبوو بەراوەڵە هەوێت هەبوو بەڵێ پێی ناخۆش نەبوو خراپ ئەم لا ئەو نەوەڵا خراپ نەبوو باش بەخوا بوو خوشکین بەیەک و خات شەڕشتمان نەکرد ئەو چەند مناڵی هەبوو تۆ چەند مناڵتە بوو وڵی ئەویش باقڵ نۆ مناڵی هەبوو منجنۆ خالەیەکیان نەکاو ئیشەڵە برایەتیان هەر بتەوە بێت باشە ئەو کافە ماوە ئێستا باڵشکور ماوەرەوە الحەمدولله باشە لە ساڵی هەفتاهشت ئێوەیان لە گلاراوە ڕاگواز خانەکانیان ڕووخاونن دەکان ڕوخان بۆ ناڵپارێز لە ساڵی هەشتا وانش ئێوان هەر لە ناڵپارێز و دیسانەوە ڕاگواستەوە بۆ کۆ بۆ سلێمانی
جارێکیش لە سلێمانی هەڵتانەکەنەوەتان بنەوە بۆ نەسر و باریکە بەڵێ ئۆردوگای ئەوێ ناخۆشتنی شوێن ئۆردوگا خەتەرترین شوێن سجن وانە ئیشتان هەبوو ئەو کاتانە لەوێ لە ئۆردوگا ئیش هەبوو کار هەبوو وڵی کەم لەوێ ئیش نەبوو خەڵک نەخۆش بوو بیری وەتەنەکەی خۆی ئەکرد نانی کەم بوو ژیان لە زیندانا بوو وانە باشە یاخوا خۆیان ئەو ڕۆژە کەس نەیبینێ هێوارەکە دوا بزانم تۆ بیای ماڵەکەیە ئەرە بەخوایەخوا کەس نەیبینی نە ڕۆژێکی ناخۆش یعنی تر خۆی شەهید بوو خێزانی کچێکی خێزانێکی کچێکیشی دراوسەیەکیشیان تۆ خۆت بینیت ئەرەوەڵڵا سوتا بوو بەڵێ ئەرە بەخوا سوتا هاوار بە ماڵم ئەرەوەڵڵا بینی خوای ئەوەی وای لێکردن ئەوە بیرم چوو ڕسمەکەڵ پیشان بەمی حاج جەلال هەڵواسرا بوو چی جوانە باش پیشانم بە دوای باشە پیاوێک بوو بیبژێری بەخوا ڕاستەکەی بەخوا ڕاستەکەی ئێستا ئەو زمانە بەسەر چوو ئێستا کاتی پشوو ئازادی و ژیانی کوردەواریە کاتی ئێمەیە ئێستا ژیانتان لەسەر چییە؟ ژیانی ئێمە لەسەر ئاژەڵداری و زراعەتەوانە بەڵێ ئەوڵا لەسەر ئاژاڵاری و باشە گاوگۆلتانێوانە ڕۆژە وڵا خۆمانتانێ و مەڕووماڵەتیشتانێ ئەوڵا هەمانش باش الحەمدولله یاخوابێەوەی کە هاتم بۆ ئێرە لەگەڵ کاکسالارە وتی باسی مێروویەکی کە نازم هاڕایە چی هاڕە بڵێ ئەو درەختەکانی پیشانە هەمووی گەڵاکان ڕازەکە هەمووی خراوە چاو لێتی هەمووی ڵی دارەکان وشک بوو بەخوا ڕاستە فەرمووی شۆکاکەن شۆکە ئەگەر ببێرەوەڵە ئەگەر ببێ ئەی گەزۆ وڵی گەزۆ کەم ناچین تاقەت هەنگی کێوی هەیە لەو شار مامۆساجان مامۆسا کامیل مامۆسای زانکۆی سلێمانی چەند ساڵێکی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لەگەڵێ مایاویت خزمەتی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کرد وابزن لە هەواڵ بوویت خەڵکی ئێرەیت باشە پرسیارەکەمانەوەیە کە لە 63 ئەوانە ئەم گوندە ئاوادان کراوەتەوە خوێندنگای نەبووە ئەی منداڵ کیژۆڵە ئەمانە چون بۆکی خوێندوانە ساڵی 1960 کام گوندا ئاوادان نەکرێتەوە تا ساڵی 1970 کە ڕاگوێزرێ ئەم گوندە بە هیچ شێوەیەک حتاوەش بە هیچ شێوەیە قوتابخانە و خوێندنگا لەم گوندای بوونی نەبووە مناڵی ئێرە بە پێ ڕۆشن بۆ گوندی میراوای عەلیبەک میراوای عەلیبەک بەڵێ ئەی باشە زستان بەفرسە بە هەموو وەرزەکان بە پێ ڕۆیشت چیشان لەگەڵاوە کەمتر کچ زیاتر ئاخۆ چەند خوێندکار بوو بن لە دەوری 6 بۆ 7 خوێندکارە بوو ئێستاش نەکراوەتەوە قوتاب ئێستاش لە دوای ڕاپەڕینی کوردستان کە ئەم گوندانە لە دوای ئازادکردنی ئەم ناوچانەی هەرێمی کوردستان کام گوندانە ئاوادان نەکرێنەوە بەداخەوە تا ئێستاش هەرچەنە سەرەتای ڕاپەڕین ئەم گوندانە زیاتر ئاوەندار بووە خەڵکی زۆر زیاتر تیانی شتەجێ بووە بەڵام بەداخەوە تا ئەم دەقەیەشی قسەتیاکەین ئەم گوندانە قوتابخانە و خوێندنگایتیانیەوە مناڵی ئەم گوندانە یا ئەچن بۆ میراوە یا ئەچن بۆ گەرمک ئەمە شتێکی باش نییە ئەمە بڵێ بەڕاستی خەتەرە بۆ مناڵی کورد باش نییە بەڵام دو پرسیارم ئەوەیە بۆ خۆ دەزانی لە 1970 بۆ لەباربردنی شۆڕشی نوێ حکوومەتی عێراق حکوومەتی داگیرکەری عێراق بە ئیتیفاق لەگەڵ شای ئێران کۆمەڵێ ئیجراعاتی زۆر خەتەرناکی دژ بە کورد کرد کۆکردنەوەی هەموو گوندەکان لە زیندانەکە پیانەوت ئۆردوگای زۆرم لێ کە لەسەر تەرزی هیتلەر بوو ئەمە تا ئێستاش ئایا کاریگەری ماوە لەسەر نەفسیەت و خەڵکی میلەتەکە بەڵێ بەداخەوە بە ئۆردوگاکردنی ژیانی خەڵک لە ناوچەکانی هەرێمی کوردستانە تا ئێستاش کاریگەری چی ماوە لەسەر خەڵک بەشێکی لە خەڵک دەستەوسان کردووە لە ئیش و کار و بەرەمهێنانە بەشێک لە خەڵک نەهاتەوە بۆ گوندەکان ئێستاش کۆمەڵی ئۆردوگا هەیە کۆمەڵی ئۆردوگا هەیە ئێستاش هەر ئۆردوگاکە ماوە کردووانە بە ناحیە بەڵێ بەتەکید ئێستاش بۆ منە بازیان ئەوە لە مجەماعی باریکە تقریبان ئاوادان بۆتەوە بە ناحیە زۆر خەتەر بەڵێ هەنێک شوێن لەو ناوچانە جارێکی تر ئاوادان کراونەتەوە کە بەداخەوە دەبوو ئاوادان نەکرێنەوە لەبەرەوەی بە دوو کەلیمە کوردستان چی بکە بۆ وینە باشە بۆ ئەو ئۆردوگایانە حکوومەتی کوردستان چی بکات بۆ ئەو گوندانە بۆ ئەو ئۆردوگایانە ئەو ئۆردوگایانە ئەبێ سیمایەکی کوردانیان پێ بەخشێتەوە جارێکی تر گیانی واتە دێی هاوچەر بەڵێ ناوی بنێ گوندی هاوچەر خۆ گیانی نیشتیمان پەروەری و ڕۆحی نیشتمان پەروەری لە ناو خوێندنگاکانەوە دروست بکاتەوە کە ئەوان وەکۆڵێ لە گوندەکان لە ئاوادانی گوندەکانەوە هات شۆڕشێکی ئاوادانی پێویستە شۆڕشێک لە ناو پەروەردەی کوردستانە بەڵێ پێویستە وەریە
ئێمە خاوەنی گەورەترین سەرمایی لەم گیانە و لەم ژیانە کە ناونیشانێکی جوانمان هەیە ئەویش پێڵێن کوردستان. سوپاس بۆ خوا. ناونیشانێکی ترمان هەیە کە ئەویش کوردین. دیسانەوە سوپاس بۆ خوا کە منی بە کورد دروست کرد. منی کرد بە خاوەنی کوردستان و کوردستانی کرد بە دایکی خۆم. کەواتە لە ناو ئەم کوردستانەیە پێویستمان بە چی هەیە؟ پێویستمان بە ئاسایشی ئاو و ئاسایشی خۆراکەیە. لەگەڵ ئەمانەیە هەمووی پێویستمان بە ئاسایشی پەروەردە و خوێندن هەیە کە مێژووی کوردی تیا بخوێندرێ، کە هەندێ شتی بێگانە و هەر بێگانە بە زمانی کوردی هەیە. ئەوانە لابن هەرچی بابەتی جوانی کوردەواری هەیە لەگەڵ زانستی سەردەم و زانستی جیهانی و جوگرافیا و لەگەڵ زانیاری ئەمانەمان پێ بەخشن. بۆیە پێویستمان بە شۆڕشێکی سەرتاسەری هەیە لە پەروەردە و خوێندن لە کوردستان. هەروەها لە ئاوەدانکردنەوەش کەواتە بە قۆڵی لێ هەڵکەین و بازومان بخێنە گەڕ بۆ بنیادنانەوەی کوردستان. بنیادنانەوە لە ئاسایشی خۆراک، بنیادنانەوە لە ئاسایشی ئاو، بنیادنانەوە لە ئاسایەکانی تر، ئاسایشی پەروەردە، ئاسایشی نەتەوەیی. من لە پێنجوێنی هەمیشە سەوزم. بڕواشم بەوە هەیە ئەم شەو لێرە بمێنمەوە چکە زۆر خۆشە. فێنک فێنک. درەختەکان بە نەرمەبایەکی کوردەواری سەماکەن، باڵندەکانیش بە نەغمە ئەو نیشتمانیان ناوەتە بەر جریوەی جوان. لە گەرمک لە گوندی سەربرالە لە چەمی شلێر لەوێ میوان بووین. لای ئەوان خواحافیزی ناکەم چونکە ئەم شەو لەگەڵ بەکروان لەوێ مێنینەوە، بەڵام لای ئێوە ئەڵێم هەتا بەرنامەیشتر و ژیانەوەی شتی کوردستان بەخواتان ئەسپێرم. بەڵام بەر لەوە بۆ خۆتان نەزانم کوردستان لە ناو دڵ، کوردستان لە ناو چاو، پێشمەرگە تاجی سەرسەری ئێمەیە و شەهیدەکانی کوردستانیش ئەو دیێڕە جوانن کە هەمیشە مانگ لە ملی ئەکا و مانگی چواردە لە ئاسمان ئەدرەوشێتەوە پێی. کەواتە هەر لە پێنجوێنی شەوە چاوەکانی باوە گوڕگوڕ و چاوەکانی خانەقین و خورما توش ماچ ئەەکەم. هەناسەم لەسەر حەمریندا ئەنێم و چاوەکانی شم هەر لەوێ. سڵاو.